بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم داوامە لە ذاتی پاکی پەروەردگار تەواوی ئەم دەرسانەمان لێ قبوڵکە، دڵ ئارام و ئاسوودە و ڕۆح ئاراممان بکات. بەڕێزەکانم، ئێمە لە خزمەت کتێبی دا و دەوایی ئیمامی ئیبن القەیمی جەوزیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەستین، یان کتێبی الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي. وەکو عەرزم کردن ئیبن القەیم خۆی ناوی لێ نەناوە، هەر چاپەی بە شێوازێک چاپەکرێ، ئێمەش ناومە لێنە ئاسایشی ڕۆح. پرسیارێک لە ئیبن القەیم کرا کە دەردێکی کوشندە بە ئینسانەوە چۆن چارەسەر بکرێ، کە هەرچی ڕێگاکانە کەسێک هەمووی بڕی بێت و هەر چارەسەریشی بۆ نەیەت. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جەوابێکی دوور و درێژی ئەم کەسەی داوەتەوە و بۆتە ئەم نامیلکەیە. فەرمووی هەموو شتێک شیفای هەیە، بەهێزترین شیفاش لە قورئانە، لە دوای قورئان لە دوعای خێرە. ئێمە دوو دەرسە هەر باسی دوعا ئەکەین، دەرسی ئەمڕۆژ هەر عینەن ئەچینەوە خزمەت دوعا. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی ظروف و جەوی دوعامان بۆ ئەکا، چ ظروفێک مەسەلەن بۆ دوعاوە، چۆن ئینسان هەندە جار مەوسیمێکی زۆر جوان بۆ دوعا دەسەکەوێت، لەو مەوسیمە دوعاکەی ئەکات و گیرە ئەبێ. ئەفەرمێ زۆر کات ئینسان ئەبینێ کۆمەڵە دوعا هەیە، خەڵک دوعای پێکردو گیرا بووە. وكثيرا ما تجد أدعية دعا بها قوم فاستجيب لهم. دعایان کردو بەو کەلیماتانە و خوا جوابیانەتەوە. لو أشي أم كلماتاني كوتراوە لەو کاتە فيكون قد اقترن بالدعاء ضرورة صاحبه وإقباله على الله. أم دعای کە کراوە و خوا جوابی دا هەر لە حیاتی خۆمانەوە دوور نەڕۆین. جاری وایە ئینسان دوعایەکە یەکسەر گیرە ئەبێ، هیچ کەسێک نییە لە ژیانە دوعای گیران نەبوو بێ ئیلا بە جۆرێک لە جۆرەکان دوعای گیرا بوو. یعنی کەسێک نییە لە عمری خۆیان بیر کاتێ بڵێ وەڵام من هیچ دوعاکەم گیران نەبوو، چەند دوعات کرد و گیرا بوو، چەندێکیش کرد و گیرا نەبوو. یان ئەبینی کەسێک مەسەلەن پیاوێک عالمێکی زۆر گەورە دوعایەکە کات و یەکسەر دوعاکەی گیرا ئەبێ. ئەفەرمێ لەم کاتی دوعای ئەو کەسە کە کردوویەتی لەو ئەچێ زۆر پێویستی بەو شتەوە، بۆیە خوا پێ عەتا کردووە. یەک دوو، دڵی زۆر لەگەڵ خوایە بووە، زۆر دڵی زۆر ئارام بووە لەگەڵ خوایە، بۆیە ئاوا خوای گەورە دەروی خێری لێ کردوتەوە، لێ قبوڵ کردوتەوە. یان حەسەنە و چاکەیەکی کردووە بەهۆی حەسەنەکەەوە خوا لێ قبوڵ کردووە. بەڕێزەکانم، مەسەلەی حەسەنە و چاکە لە دوعایە زۆر عەظیمە. وەڵڵا ئینسان جاری وا هەیە خێرێک ئەکا زۆر بەلایەوە گرنگ نییە، ئەو خێرە نازانێت لای خوا چەند قبوڵ کراوە چەند گەورەیە. یەک دنیا دوعای بەدوای ئەو خێرە هەمووی گیراوی. یعنی هەندێک شت هەیە زۆر بچووکە، جاری وا هەیە ئینسان بۆ نمونە دڵی هەژارێک ئاوەدانەکات، خۆ حەسەنە هەر بریتی نیە لە پارە، نە سەردانی نەخۆشێک ئەکا و تۆزە دڵنەوایی ئەکا، نە لەوەش زیاتر هەتیوێک ئەبینێ ئاو دەسەهێنە بەسەریە، نە دارێک ئەنێژێ، چکەوانە هەمووی حەسەنەن، حەسەنەوە تەسەوور وا نەکەن، نەوەڵا دانی جوان ئەشوە حەسەنێ. و ئیسلام یعنی ئەوە نییە بڵێ بەرنامەیە بێت لە سوچێکەوە سیرکە، حەسەنە یعنی سەدەقە، حەسەنە هەموو شتێک. ذکرێ ئەخوێنێ و خوا قبوڵی ئەکا، سەڵەواتی ئەدا و خوا قبوڵی ئەکا. هەر یەکێک لەمانە سوبحان الله ئەبێتە دەرگایەکی خەیری زۆر عەظیم، خوا بەسەر ئەم کەسە ئەیکات. بۆیە لە ڕاستیە هەندێک جار دوعاکەت کە گیرا ئەبێ ئەڵێ باشە تۆ بڵێ ئەم کەلیمە ئەگەر دووبارەکەمەوە هەم گیرا بێ، ئەم کەلیمە ئەوە نەخۆشەویست بێ لای خوا، نا احتیمالە حەسەنەیەکت کە لە پێشەوە کردووە ئەم حەسەنە ئەبێتە هاوکارێکی زۆر بەهێز و دوعاکەت گیرا. یعنی سبحان الله مەسەلەی حەسەنە لە مەسەلەی گیرابوونی دوعایە زۆر تەئسیری هەیە. والله جاری وا هەیە زەردەخە نەیەکزێ
تبسمك في وجه أخيك صدق يك زردخني بسيطة كده وتسبي جرابون دعاء میوانێک هاتووە بە دڵ ڕێزی لێگرت ئەو کچەکان باباسێکی میوانتان بۆ بکەم بۆ خۆیان میوان نییە وا تەسەوور نەکەن بە نابەدڵی چێشت لێ بنێ میوانیش ئاگای لێ نەبێ بەخوا بە دڵ ئەو خواردنەوە حازر نەکەن ئەو میوانە پێزان مەگەر میوانە زۆر گێژ بێ نەزان بەخوا یەکسەر هەستی پێکە ئەوە سەیری خواردنەکەی کرد کابان چەند بە نەڕەحەتی لێ ناوە چەند دڵت تەنگ بووە اینجا ئەو خواردنە بۆ ئیسفادەی ئەو کەسانە زۆر کات ئافرەت لە ماڵەوە خواردن لێ ئەنێ بە بێتاقەتی و بێزاری کەس سوودی لێ وەرناگرێت کەی بەڕۆح ئەو خواردنە ئەمە بۆیە فەرمێن من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه سبحان الله ئەو کەسەی ئیمانی هەیە بەخوا بە ڕۆژی ئاخرەت یعنی بەشێکە لە عەقیدە با ڕێز بگرێت لە میوانەکەی ئەباشە تۆ بە دڵ ڕێزی لێ ئەگری بە زمان ڕێزی لێ ئەگری بە کردەوە ڕێزی لێ ئەگری بۆیە حەسەنە هەندێک جار چییە ینی میوانێک هاتوۆتە ماڵەکەت بە دڵ خوای گیان سوپاسی تۆ ئەەکەم کە ئەم میوانە ڕوویکردە ماڵی من خوای ئەم ڕێزەی کە نام لەم میوانە لەبەر خاتری ئەو خوای تۆ دێم ڕازی ئەم ڕێزە سبحان الله خوای گەورە ئەیکاتە دەرویکی خێری زۆر گەورە بەسەرتە والله جاری وایە ئینسان بە سەبەبی میوانێکەوە ینی غەزالی ئەفەرمە هەندێک گوناه هەیە بەسەر ئینسانەوە بە هیچ شتێ خوا لێ خۆش نایە بە میوان نەبێت قەت لێ خۆش نابێت ئیلا میوان چۆن ماڵەکەی خوا عەفویەک هەندێک گوناه هەیە بە شەو نوێژ حتا شەو نوێژ نەکەی خوا لێ خۆش نابێت هەندێک گوناه هەیە دەستنوێژ بگرە خوا لێت خۆش هەندێک گوناه هەیە بەخوا بەس چوویتە ماڵەوە حتا سەلام نەکەی لە خێزانە یا خێزان تا سەلام نەکە لە هاوسەری خوا لێ خۆش نابێت بۆیە ئەبینی لە مەسەلەی حەسەنەکردنە پێش دوعاکان زۆر حەسەنەوە تەسەوور نەکەی سوچێکی بچووکە هەمووی بەخوا لەوە چێ تۆزێک سوعبەتێکەکەی لەگەڵ دۆستێکدا کە دڵی ناڕەحەتە تەوێت دڵی خۆشکەی بە حەسەنە بۆ تەنووسێ ڕیزێ دوعات گیرابێ نازانی بۆیە دین متەکاملە هەموو لایەنەکانە کە ئەڵێن احتیمالە ئەو دوعایە بۆیە گیرابوو بێ حەسەنێک لە پێشەوە بێ حەسەنەوە تەسەوور نەکەن بەس خێر و پارێ هەموو شتێک ئەفەرمێ یان ئەوەتانێ جعل الله سبحانه إجابة دعوتي شكرا لحسنتي خوا سبحان الله هر کسی حسنه بکە خوا سپاسی ئەکە چۆن سپاسی خوا چۆنە بۆ عەبدەکە مثلا تۆ ئەچی چاکەیەک لەگەڵ هەژارێکە ئەکەی خوا سپاسی ئەم عەبدە ئەکە ئیکرامی زیاتر ئەکە ئیشێکی خێریمان بەدەستەوە بوو لە کۆمەڵە دۆستە ئەمان کرد جا عەرەب زۆر کەریمن پیاوێکی عەرەبیش لێ وەستا بوو نش بە پیاو عەرەبەکەم وەگوتم وەڵای ئەم جەماعەتە ئیشەکەن هەموویان لە ڕێی خوا هاتون ئیشەکە تی بەڕاستە وتی مەسەلێکی عەرەبی هەیە شێخ تی مەسەل عەرەبیەکە ئەمەیە هەر کەس کەڕەم لەگەڵ خوایە بکە خوا لە هەموو کەس کەریمترە ناهێڵێ بەسەریەوە بڕوا زۆر زیاتر کەڕەمی پێەکە زۆر لەمەی خۆی زیاتر چۆن مەبەستەکە چۆنە وتی بەنمونە ئەم کەسانە هاتون ئێستا ئەلێرە ئیشەکەن ئەمە ئیشەکە ئیشی خێرە لەبەر خاتی خوا هاتون کەڕەمێکیان لەگەڵ خۆیان نواندووە ڕێک خۆی گەورە سبحان الله زۆر لەمە زیاتریان پێ عەتاءەکە کەڕەمێکی زۆر گەورەتر لەمایان ئەداتێ بۆ کەڕەمێکی گەورەتر چکە فەهوە ئەکرەم الئەکرەمین نەک ئەکرەم الکەریمین ئەکرەم الئەکرەمین کێ زۆر کەریمە خوا لەوانە هەمویان کەریمترە جا کەریم ئەفەرمێ و کەسەیە کە ئەبەخشێ بەبێ داوە هەر ئەبەخشێ جا لەوەچی حەسەنەیەکت کردووە خوای گەورە سوپاس و شکری ئەم حەسەنەی تۆکە دوعایەکە گیرائەکە یان سبحان الله ئەو کاتەی کە دەستێ بەرز کردوەوە دوعاکەت کردووە کاتی گیرابوونی دوعا بۆ یەکسەر گیرابووە یا هاوێنەی ئەمان ئەفەرمێ کاتێک کە ئەوە دوعاکە گیرا ئەبێ خەڵک وە ئەزان کەلیماتەکانە ئیتر خەڵک ئەم کەلیماتانە دووبارە ئەکەنەوە ئەفەرمێ غەڵەتە ئەم فکرە ینی ئەم فکرەی پێی وابێ بۆ نمونە من ئەمڕۆ دوعا ئەکەم ئەڵێم خوای گیان سیارەیەکی جوانم بیتی بۆ نمونە باشە طبعا دوعا ئێمە نازانین بیکەین جاران بە تەڵەبەی کولێمەوەت کوڕەکان ئەمەوە ئێوە چۆن دوعاکەن بۆ ئەوی خوا ژنتان باتێ دەست بێ خوای ژنێکم بیتێ خواوە دوعایە ڕۆڵە دە جوان بیت بەڵێ خوایە ژنێکم بیتێ باڵای ئەوە نەبێت چاوی ئاوها بێ ئەو بۆش حەچی صفاتی حۆریە بێڵێ خوا ئەداتێ فهو ئەکرەم الئەکرەمین هەراوە دەست بەرزەکە نارزان دوعایەکی ڕێک بێکەن
وەکچەکانیشم هەرەوە مڕۆڵە ئێستا هەمووتان کۆکەرەوە ئەڵێ وڵات دڵی پیس نەبێ و ڕەزیل نەبێ لەم دۆزیە هێشتان پێ نییە دەست بەرزکەرەوە بڵێ خوای گیان هاوسەرێکم بە قسمتکەی نوێژی جەماعەتی لە مزگەوتە نەفەوتێ دینداری من بەهێزکە مناڵەکانم ساڵح بن خوای بیکەرە چەترێک نەبووە من بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا بزانە خوای گەورە پێت عەتاءەکەیان دوعای بچووک زۆر مشکلەیە هەروەکو مەسەل بۆتانە گەرمەوەڵە پیاوێکی بەنو ئیسرائیلی لە بینی کۆمەڵی شاخا بوو ئەڵێ دەستی وتی خوای ئەم شاخانە بۆ کێ بە ئاڵتوم ئەڵێ هەمووی بوو بە ئاڵتوم ئەڵێ کە سەیری کرد برا ڕخوا چەند سەخی ئەم خەڵکە نازان خوای هەر کەس داوای شتی کەمە لێکا کوێری کەی ئەڵێ خۆی کوێر بوو بە چوار شاخی گەڕچێوێ بە ئاڵتوم ماشا مەسەلە ئەیگەڕێتەوە لە بەنو ئیسرائیلە دەی تۆ مەسەلەی دوعایە سبحان الله ئەبێ ئینسان زۆر سەیری دوعای يعني سليمان كان عليه السلام خويا شتيكم بيتي نبيج من ندوي من نيي بكس هو الدعاء ابزانا خوا شي بيعطى هرشي جنوك هو مسخر كد هوا هو مسخر كد يعني زور شتي بيعطاك هموي لخدمتي او ايشانك هموي امادگی باش هرشي حشراتي سرزوجه لبردم سليمان اموي او استاذ جندي سليمان وي براسي انسان كدعاء كات زاني أم دعاء جيرابو سر لنا وكلمات كانانية سر لوقت وكات انكساري ضل بخوا لكوا ضل زور منكسر بأو دعاء زيات الجيراب شن لكوا خود زليل كله بدنا خوا زياتر خوا توم هي كسي ترمنية شن ضعيفي خوت النوان أو أنا زياتر درجة خير اللي أكاد جاء فرميهم قصية عليهم فكرية غلطة إنسان وابزاني نهيني لو شكانا نهيني لو شكانا نية عليه هەر بۆ نمونە ئەگەر دەوایەکە بە زۆر باش بۆ نمونە هەنگوین دەوایەکی زۆر باش نییە ڕشکە دەوایەکی زۆر باش نییە فەرمایشتی پێغەمبەرگیانی صلی الله علیه وسلم لەسەر نییە ئەسێت جارێ بۆم باسکەن کەسێک تایی هەبێت نابێ هەنگوین بەکاربێن بەڵێ کاکە نەخێر شیفا هەر لە هەنگوینە ئەخر تاکە بەرزە بێت لۆچێ گەشکەشی لێبە باشە بگاتە حەدێکی ئەوە نابێت ئەبێت زەمینەکە لەبار بێ بۆیە وا تەسەور نەکەی خودی هەنگوینەکە خودی کەلیمەکەیە سر لەناو ئەوە سر لە کاتایە لە حەسەنایە لە ئینکیساری دڵایە ئەمانەوە ئەکا دوعاکەت گیراکە یان هەندێک جار مەسەلەن ڕەشکە شتێکی زۆر باش نییە بۆ هەندێک کەس خراپ چکە زەمینەکەی بۆ لەبار نییە بۆیە ئێمە وا تەسەور نەکەین بڵێن وەڵا لەفزەکان وشەکان لە دوعایە گرنگە ناوەڵا زەمینە سازی لە دوعایە گرنگترە لەوە بۆی ئەفەرمێ ابن القيم رضا رحمەتی خوای لێ بێ ئەڵێ هەندێک جار کەسێک چووەتە مەسەلەن شوێنێک بۆ نمونە لای قەبرێکە دوعایەکی کردووە دوعاکەی گیرا بووە وا تەسەور ئەکا لای ئەو قەبرایتە دوعا گیرا ئەڵێ وەها نییە نە ئەو شانە نە ئەو شوێنە هەموو شتەکان پێکەوە کۆ بێتەوە ئینجا دوعاکەی گیرا ئەڵێ هەر ئەم کەسێک لە ئەم قەبرە نوێژی باڵێ ئەم دوعای کرد و گیرا بوو هەر لەو کاتە بەو ئینکیساری دڵ و بەو وەقتی ئیستیجابەی دوعا و بچێت لە مزگەوتێکا بیکە باشتر گیرا ئەڵێ حەقی نییە بەسەرەوە بۆیە چونکە ئەمە فکرەیەکی خەتەرە ئینسان وا تەسەورکە هەندێ وشە هەندێک کەس باشە هەندێک جێگە بڵێ وەڵا ئەلێرە ئەم دوعایم کرد بەخوا هەر ئەچمەوە سەر ئەم بەردە دوعاکەم گیرابێنە ئەو ئەگەڕێتەوە بۆ هەموو لایەنەکانی تر هەندێک جار ئەمە ئینسان وا لێ ئەکا تووشی جۆرێک لە ساردبوونەوەی ئەکا لە دوعا بۆچی ئەلێرە دوعایکی کردو گیرە ئەبێ بەیانیەتەوە ئێرە دوعاکە گیرە نابێت دوو بەیانیەتەوە دوعاکە گیرە نابێت نازانێ هەموو شتەکان پێکەوە کۆ ئەبێتەوە اینجا دوعا گیرە بۆیە لەم فەسڵا ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ وە ڕەد ئەکاتەوە ئەفەرمێ هەموو شتەکان پێکەوە کە کۆ ئەبێتەوە اینجا دوعاکان گیرا بێ حتا لە خودی کەسێکیش ئەو هەیە ممکنە ئەو کەسە دوعای کردووە لەوێ گیرا بۆ منیش بڵێم وەڵا بچم لەوێ دوعاکەم گیرا ئەبێ نە هەر خۆم لەوێ دوعام کردووە گیرا بۆ ئەم جاری ئەچم وەڵا ئەم جاریان گیرا نەبوو ئێمە تەنها وشەکان و شوێنەکان گرنگ نییە شوێنە کاتە مەسەلەن ئینکیسار لە هەمویان مهمتر ئینکیساری دڵ لەکوێ زۆرتر دڵە منکەسیر بوو لە بەردەم خوا زیاتر دەرگاکانی خێر بەسەر تا ئەکرێتەوە ئەفەرمێ هەموو ئەو دوعانەی ئینسان ئەیکا ئەو ئیستیعاذانەی بەخوا ئەیکا وەکو سیلاحی زۆر چاک ئەوان ئاخر خۆ سیلاحی چاک هەر خودی سیلاحەکە گرنگ نییە کێ ئەیتەقێنێ کێ بەکاری ئەهێنێ ئەوە گرنگە سیلاحێکی زۆر چاکمان هەیە ئەمریکیە ناوی ناتۆیە
باش کورە ماڵتان ناتۆی چی مووە پێکیە موو ئادەی فڵان کە زۆرە تەقەی پێ بکە مووی چی ئەو شاخی پێ ناپێکی باش هەر شاخ لە بەرابەر نایپێکی ئەچێ بەلایەتر خۆ خەتای سیلاحەکە نییە خەتای ئەم دەسە جوانەیەتی کە ئیتەقێنە نایپێکی باشە نەزانی نیەتی لە هەدەفگرتنەوە بۆی ئەفەرمێ سیلاح خۆی بۆ خۆی گرنگ نییە ئەڵێ کەی سیلاحەکە یەکەم ئەبێت تەواو بێ گرفتی نەبێ و مەزبوط بێ دووەم ئەو کەسێک کە ئیتەقێنە باسکێکی بە قووەت و بەهێزی هەبێ هیچ مانعێکیش نەبێ ڕێک ئەدا لە هەدەفی خۆی و هەدەفی خۆی ئەپێکی بەڵام ئەگەر هات شتێک لەم شتانەی تیا نەبوو سیلاحەکە خەلەلی تیا بوو کەسەکە کە ئەیتەقان کەسێکی بەهێز نەبوو دەستگرەوەیەکی باش نەبوو هەر شتێک لەم شتانە مەسەلەن ئەفەرمێ ئەوە ئەکە کە دوعاکەی دوعایەکی ساڵح نەبێ دوعایەکی بەهێز و باش نەبێ دوعایەک نەبێ کە شوێنی خۆی بگرێ ئەڵە جاری وا هەیە هەموو شتەکان تەواوە بەڵام دڵێک ئەیتەقێنە و زمانێک ئەیتەقێنە زمانێکی پڕگوناه و دڵێکی بێ ئاگا کە دوعاکەی ژیرانان بۆیە بەڕاستی لە مەسەلەی ئیجابەی دوعایە پێویستمان چۆن بە لەفزی جوان هەیە پێویستمان بە کەسی جوانیش هەیە پێویستمان بە وەقتی جوانیش هەیە پێویستمان بە شوێنی جوانیش هەیە بەتەبەتی پێویستمان بە دڵی ساغ هەیە بۆ ئەوی دوعاکان بکە لە بەردەم ڕەب العالەمین فکرێکی زۆر خەتەر هەیە کە ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ڕەدی ئەو فکرە ئەکاتەوە فکرێکی تەسەووفیە طبعا ئێمە ئەزانین هەموو بیستومانە ئیبراهیم عەلەیهی السەلام کاتێکەوە خرایە ناو مەنجەنیقەوە بیخەن ناو ئاگرەوە لەو کاتە جوبرائیل عەلەیهی السەلام هاتە خزمەتی ئەی ئیبراهیم چی تەوێ بابەت بکەم داوای چی ئەکەی ئاگرە ئەیکوژێنمەوە ئەمانە هەمووی فڕێمە ناو ئاگرەکەەوە چی تێچێ کێوەکانیان بەسەریانە هەبرونیانەکە خوایان منی ناردووە چی تەوێت یانی تۆی نارد ئاگەی لە منە علمه بحالي يغنيني عن سؤالي ما دام أو أجي لمنا علمي هي بمن يغنيني عن سؤالي بيزناك برسياري لبك هناك لما طبعا فكرة طواوة الرتبيك من هي لمسألة توكلي طواوة أجا تحديك أو بزمان جنا بدل حاجة كان يخوي لبدم رب العالمين خويا تو أجا لما بس طبعا لما الرتبيك يزور برزي بيغمبرانية عليهم الصلاة والسلام أم فكرة وردة واي لها تو هندي وتو أنا كاك ما دام وهاي دعاء هيك نية بك يانك دعاء قدر بيكوا تو يي دعاءك أجر قدر وابي بأبي قدر وانا أبو نبي أم فكرة واي كده زور كسي للدعاء دور خصوته أفرميه أمش لو هاتو لو برسيارين كده وتو أنا باشا دعاء موافقة قدرك يانك أجر موافقة كرجيرابي موافقة كرجيرانك كابوش بيستك دعاء كان وازن للدعاء كذن هناو أفرميهم طائفة كآوان كردوا زور جاهل بون بيان وابو هيج فائدة لدعاء نية أفرمي أما أجر توزع بيريان كردها توا هرشي أسباب هي لسر الزبيا همي أو هاي بنمون بيان بلا والله كاك جناهنو أو أنا مناليش مئة كسي وابلو وابلي لهم كره تو چند تخته که تاوانی بچو بله چند دکتر اوای پیاله بو چو کالن بخوا وضعی باش چون چو بو واجب لسریه به اسباب بکار بینه بو اوی لبرانبر چی نتیجه دست که ابن القیم فرمود دعایی که کل اسباب اگر کسی وتی دعا اکم کره هر چی بو انا علی بالضبط کو کسوای بله والله جنه هن بو خوی هر دانش باش مخوام نالکم بات دعا اکم خو امات نابت أبي أسبابك أفرمي لا نك إنسان أجلكانيش بدواي أسباب أقرب هيج أجلكية بلا والله من مناكحة ناكم طبعا ليش يقولوش تانيك مشترك لبين إنسان وأجلكان مناكحة كأخوي جور زور بس نور دار كراوية يتبع إنسان الزور ببهيزية يتبع أجلك كإمام الغزالي أفرمي أي مروف أجر هدف لجياني تو مناكحة وزواج به الله بزان الطير لتو بهستره تو حجنيت اگر عضلات وقوتي هزبه كيتش لتو باشتره كيشتان بيني وچنه خوي برزكات جاري هكا او خوي هلا نيومتر خلاص
ئەڵێن ئەگەر ئەو عەزەڵاتەی قاچی کێج بدرێ بە ئینسان بەم گەورەی و زەبەلاحی خۆی لەگەڵ ئاوای کرد کۆشی هەور بڕ ڕێک ئەچێتە سەروی هەور بە یەک باس لێرە بۆ کوێ بۆ هەولێر بە بازی ئەڕوە بە قولەیە ئەڕوە باشە دەی تۆ سێر کە ئینسان ئاژەڵەکان مەسەلەن بەو زەعیفەی خۆیان باشە لە ڕووی عەقڵیەوە بەو بەهێزی خۆیان لە ڕۆکانی تر ئەسباب بەکارێن هیچ ئاژەڵەکەیە بەبێ سەبەب وەچەکانی زیادکەن زیاد ناکەن کەوابوو ئەوان بە دوای سەبەبە ئەگەر ئێمەش بە دوای سەبەبە بگەڕ بەڕاستی گەڕان بە دوای سەبەبە زۆر گەورەیە و واجبێکی زۆر گەورەیە لەسەر ئێمە یەکێک لە ئەسباب دوعایە کەوابوو ئینسان نایە بڵێ وەڵا دوعا ناکەم دە خۆی هەرچی هاتە پێش و هەر ئەوەیە نەخێر دوعا 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 جارەکەی تر عەزم کردن کە دوعاکان لە ڕاستیە یا ئەوە تا زۆر بەهێزترە لە قەدەرەکە بەرزەکاتەوە ئەو موسیبەتی بۆ تاتوێت لایە هەر نایهێڵێ یان ئەوە تا لە ئاستی یەکە فەرمایشتەکە فەرمووی تا ڕۆژی قیامەتە و ئەباتە سەر و هێنێتە خوار و تا ئەم کەسە قیامەتی ئەمرێ ئەم دوعای ئاوا موسیبەتەکە لە سەری ڕائەگرت ناهێڵ یان دوعاکەی لاوازترە هەر زۆر لاوازە باشە چۆن تیرێ لە قەوسێکی نەرمە و هەڵەی باشە سێرەکەی هەر تۆزە هێواشی ئەکاتەوە موسیبەتەکە وەلەو کانە دوعاکەی زۆر زۆر لاواز بۆیە بەڕاستی سەبەب لە دوعایشێکە لە ئەسبابی زۆر بەهێز بۆ پێ عەتاکردن ئەی باشە با لە ڕووی واقعیەوە بڵێن دوعا قەدەر ئەگۆڕێ طبعا لە مەسائلی قەدەرە یەکێک لەو بابەتە عەقیدەیانەی کە خەڵک زۆر تیا لاوازە مەسائلەی قەدەرە یان بڕواکەن بەڕێزەکانم قەدەر دوو جۆر قەدەر ئەتوانین بڵێن هەیە قەدەرێکمان هەیە نەگۆڕ باشە قەدەرێکمان هەیە یعنی لە علمی خۆیە گۆڕانکاری بەسەرا دێ بۆیە ئەو قەدەرێکەوە گۆڕانکاری بەسەرا دێ ئەم قەدەرە لە ئەنواعی مەسائب کە ڕووتی ئەکا لە ئەنواعی هەڵبژاردنی ژیانی خۆدا هەمووی گۆڕانکاری بەسەرایە بە سەبەبی دوعا نەک بە سەبەبی دوعاوە يعني ئێوە فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێکی سیلەی ڕەحم بەجێ بێنە عمری درێژەیە باشە عمر محدد نییە وەڵا عمر محددە ئەی چۆن درێژ ئەوێ ئەفەرمێ ئەو عمرەی کە بڕیارە لێرە تەواو بێ قەرارە ئەلەم شوێنە تەواو بەهۆی سیلەی ڕەحمەوە دێتە دواتر قەدەر لەگەڵ علمە جیاوازە خوا علمی بەم تەئخیرانە هەمووی هەیە بەڵام قەدەر ئەوەیە لە ئەرزی واقعە هەیە بۆیە زۆر ممکنە لە ئەرزی واقعە ئەو قەدەرەی کە بۆ تۆ نووسراوە گۆڕانکاری بەسەرایە بەهۆی دوعایەکتەوە بەڵایەکی زۆر گەورە لە کۆڵکەوێ یان نعمەتێکی زۆر گەورەت پێ عەتا کرێ بۆی ئەبینی پیاوە گەورەکان جاریوە هەبوو فەرمایانە دوعایە کەوتە کەڕم بۆ ئێمە خوا ئەم شتانەی پێ عەتا کردین چۆن دوعایە کەوتە کەڕم و خوا ئەم شتانە عەتا کرد قسەکە لەمایە کە ئەم دوعایە ئەوەندە شوێنی خۆی گرت دەرگاکانی خەیری بە یەکجاری و ئەڵڵا کرد لەم کەس بۆیە سەبەبێکی بە قووەت بۆ تەغییر بۆ گۆڕانکاری بریتێ لەوەی کە ئینسان دوعاکان بە دڵ بە ڕۆح جێبەجێ بکە ئەفەرمێ هەندێکی تر لەمانە تۆزێک زیرەکتر بوون ئەمانە وتمان جاهیل بوون کە ئەم فکریان بوو وتیانە وەڵی کاکە دوعا سوودی نییە بەڵام دوعا خۆی عیبادەتە خۆی باشە ئینسان چۆن زیکرە خوێنە ئەوەش دوعا خوێنە باش خەیری ئەگەنە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەفەرمێ وەتەکایەسە بەعضهم هاتوون جۆرێ لە حیلە و فێڵ و زیرەکیان بەکارهێناوە ئەم فکرەی خۆیان ئاوا دەربڕیوە و تویانە ئەوەندەیە دوعاکان دوعای مەحەز عیبادەتێکی مەحزە وردە ئینسان وا لێ ئەکا کە دایمەزرێنێ بەڵام هیچ بە ئینسان عەتا ناکا ئەفەرمێ ئەم جەماعەتەش عەینەن شتێکیان لێ تێک چووە دوعا بە زمان دوعا بە دڵیان لێ تێکەڵ بووە دوعا بە زمان دوعا بە دڵ دوعا بە دڵ کاریگەری هەیە دوعا بە زمانێکی ڕوت ئەگەر دڵێکی غافڵەوە باسمان کرد لە دڵێکی غافڵەوە ئەو تەئسیراتە بە قووەتە بە هێزە نییە بەڵام وەکو قەوسە لاوازەکە تۆزە کرد تەئسیراتی هەیە بەڵام تەئسیراتی بە قووەتەکەی نییە ئەو دوعای تەئسیراتی زۆر بە قووەتی هەیە ئەو دوعایە کە دڵ لەگەڵێ ئەخرۆش اینجا بزانە چ گۆڕانکارێکی گەورە دروستەکە هەندێکتر لەمان زۆر زیرەکتر بوون هاتوون ئاوا دەریان بڕیوە چەنە وەڵاهی دوعا تەنها علامەتێکە هێمایەکە خوا دایناوە شتەکان
پێجێبەجێ ئەکا حاجەتەکانی ئینسانی پێجێبەجێ ئەکا هەر ئەیداتێ بەڵام ئەگەر دوعا بکە لەگەڵیا باشترە خەیریشی ئەگەت ئەشی درێت فەرموویانە حاجەتی ئەم ئینسانە کە هەیەتی پێویستەکەی کە هەیەتی لەگەڵ دوعاکە گیرا ئەبێ هەردووکیان پێکەوە خۆ ئەیداتێ بە باشترین شێوە خۆ ئەگەر پێکەوەژ نەبێ هەر ئەیداتی ئەمەش ڕێیەکی تر ئەڵێ لەوانی تر عاقڵتر بوون بەڵام ئەمانی شەر فکرەکەیان هەڵێ وتوانە تەنها ئەوەندەیە ینی چۆن تۆ تاعەت ئەەکەی خێرە دەسەکەوێ ئەمی شتەکەت خوا هەر ئەداتێ بەڵام بە تاعەت و بە ئەجریش بۆ تەنووست فەرموویانە یان شتێکت مەسەلەن پێویستێ بە جبرانێک هەیە خراپەیەکت هەیە مصیبەتێکت ئەتەوێت چاک بێ لەسەر لاچێ هاتوون ئەمە بەهۆی دوعاوە وردە خوا هەر چاکی کردوێتەوە بەڵام بەهۆی دوعاوە تۆزێک ئەویان کرد ئەجریشیان دەست کەوت و چاکیش بوونەتەوە ئەڵێ هەر چۆن دەستێ بشکێ تۆ دوعا ئەەکەی چاکیش ئەبێتەوە خەیریش ئەەکە وایان وتو ئەفەرمی ئەوانش هەر بە هەڵا ڕۆشتون بەڵکو ئەگەر ورد سەیری سەبەب و مسەبەب بکەین ئەسبابەکان کەین و بزانین کە دوعا سەبەبە ئەڵێ کەسی عوقەلا پێکەنینان بم جۆرە عەقڵە لاوازانە دێکە وا بیرکەنەوە بەڵکو سەواب وهایە کە بەڕاستی ئەو کەسەی کە داوا ئەکا لەخوا و هەرچی شتێک کە خوا بە ئینسانی عەتاءەکە هەمووی تەقدیراتە دانراوە و بە ئەسباب دانراوە باشە کەسێک مەشیئەتی هەیە بە چاکە بکە کەسێک مەشیئەتی هەیە بە خراپ بکە خوا نافەرمێ هەردووکی کەسێک هاد وەسا لەم بینە خوا من چاکە ناکەم و خراپەش ناکەم هەرچیم بۆ بێ هەر ئەوەیە و ئایا ئەکەوێتە سەرڕێ لە خۆ ناکەوێت ئیلا ئەبێ هەنگاوێ بنێ نانێ دانرا لە بەردەمیا بەخوا قەرار بێ نان بخۆم هەر ئەی خۆم و خەرج نەبێ نەیخۆم نایخۆم ئەوە بوەسێ قرار بێت تێر بم هەر خۆم تێرە بم قەیناک قەت شتی وا ئەبێ نابێت بۆ یەکسەر محاولەکە نان بخوا بۆی تێر دوعاش بە هەمان شێواز والله ئینسان کە دوعا ئەکات چۆن نان ئەخوا ئەمە سەبەبێکە بۆ تێری بەخوا دوعاش ئاوە سەبەبێکە بۆ زیادەی ڕزق بۆ محفوظی بۆ نیعمەتەکان جەلبی نیعەم و دەفعی بەڵا جەلبی نیعمەتەکانەکە دەفعی بەڵاکانە بۆیە بەڕاستی لە مەسەلەی دوعاە ئێمە ئەبێ زۆر قوڵتر لە مەسەلەی دوعا حاڵی ئەبێ وریانە لەگەڵ دوعاە هەڵسو کەوتکەن بەخوا ئەمەی کە لە دوعاە ئینسان دەستیەکە زۆر کە بە جهدی خۆی دەستی ناکە جهد دەکەی کەسێک ئەبینی لە بازاڕە هی خۆی هیلا کرد خۆی پڕووکانووە تۆسقال لە ڕزقی هەیە کەسێک تر کەمتر ئەکا ڕزقی زیاد کۆمەڵی ئەسرار هەیە ئەسرار ئەبێ بە دوای ئەسرارەکانی ڕزقا بگەڕێ واسە سعیدی نورسی ئەفەرمێ یەکێک لە ئەسبابەکانی ڕزق مەسەلەی تەوەکولی قایمە بەخوا و هەوڵ نەدانی زۆر حەریز بوون حەریز زۆر خەتەرە لە هەر شتێکە حەریز بووی فەشەلێن ئەی بڕواکەن هەندێک دەوڵەتی زۆر گەورە کە ئەکەوێ حرسی زۆری بۆ شتێک ئەیخ بۆیە بە سادەی ئەفەرمێ ڕێویتان بینیوە ڕێوی تا ئێستا ڕێوتان بینیوە خڕ و خەپان بێ هەمووی چەق داما و باشە ئەو هەموو فرتوفێڵەشەکە هابم لا بەولا دزی ئەکا فرتوفێڵەکە جا قەلی هێشتووە باشە کۆتری هێشتووە نای هەڵێ کەچی سێرەکە هیچ هەر وەکو خۆیت ئەی ماسی قڕ بەسەرتان بینیوە تا ئێستا ماسێکتان بینی ئەسقانی بە دەرەوە هەمووی خڕ و خەپان باشە بۆچی ئەو ئاوهایە ئەفەرمی ئەمیان سبحان الله تەوەکولێکی بەخوا هەیە و فرتوفێڵیشی نییە بەو ئاوان نەرم نەڕۆم ئەخوا ڕزقی هەرەدا ئەمی تریان هەزار ئەم لاولەکە نەتیجەشی چی داماوە قڕ بەسەر بە چ حاڵەتی کێنایی دەسەکە تا ڕۆژە تێرەخوا دە ڕۆژ نانی نییە جا ئەڵێن ڕێوی بەزمی زۆرە ئەڵەن جارێک کولانەیەکە بینە سەرەکە کونێکی تایە و هەرچی ئەکا ناتوانم بچێتە ناو کونەکەەوە وەخوا چارم نییە 5 ڕۆژ بە ڕۆژوە بێ هیچ ناخ بە ئاسانی خۆیەکە بە کونەکان جا دەستکە و مریشی خوارد سێرەکە ئەنجا ناتوانێت بێتەوە دەرەوە وڵا 5 ڕۆژتر بە ڕۆژوو ئەبێ جایەتە دەرەوەکو خۆی لێتەوە باشە ژیانی هەمووی ئەو هەیە دەی کەچی ماسێک تۆ ئەبینی بە حیاتی ماسێک نبینی زەعیف بێ لە ناو ماسێکە خوا ئەوەی خەلقکردن بەڵام نەمیترا سێرەکەی سبحان الله ئەو هەموو حەریسی و ئەو هەموو پەلامارە نەتیجەکەی چۆن بۆیە لە ڕاستیە مەسئلەی دوعا
سببك الأسباب زور بقوة كان كلقلت توكلها كو أبيته ودڵێکی منکەسیر دەسەکان بەرزەکاتەوە ئیلا جوابی ئەدرێتەوە و شتێک نییە پێچەوانەی قەدەر بێ متەکامیلە لەگەڵ قەدەرا و قەدەر تەواوەکە بۆیە هەرچی داوا کرد داواکە رب العالمین پێت عەتاکە بەڵام گەورە داواکە یعقوب عەلەیهی سەلام فەرمووی چی ئینی ئەخاف ئەن یەأکولەه الذئب خۆ ئەترسم گورگ بیخوا فەئەکەلەه الذئب کوڕەکانی هاتنەوە وتیان وەڵا سەگ خوارد گورگ خوارد يوسف عليه السلام فرموتي ربي السجن أحب إلي أخويا سجن بيخوشت خسي سجن داوي سجنك موسى عليه السلام تشيوت كاتي كوا برد جورك إلا داو أيو بابلين مرة كان أو مالي دا مالي شعيب عليه السلام دواي بردك خسو شوين أخوي هلا بن دارك راكشة ربي إني لما أنزلت إلي من خير فقير خويا من بو أو خيري كتوبهم دا أبوزيني زور فقير ومحتاج داماو چی پێدا کورە ژنی دایە ئەمانی دایە کورە مەڕووماڵاتیایە کور لەمانە زیاتر کردیوە پێغەمبەر هەڵی بژە وەسطەنەعتوکە لنەفسی موسى ئەی موسى عەلەیهی سەلام من تۆم بۆ خۆم دروست کرد بەتایبە كأنما لەناو هەموو مەخلوقاتە بەتایبە رب العالمین ئەم عەبدەی دروست کردووە بۆی ئیشێکی زۆر گەورەی پێ بکە بۆیە لە ڕاستیە دوعا گەورەکان قەدەر لە ئینسانە ئەگۆڕن بۆیە کەسی موسڵمان ئەو قەدەرەی کەوا گۆڕانکاری بەسەرادێ حتمەن بە دوعا گۆڕانکاری بەسەرادێ بۆیە هەمیشە داواک ئەپاڕێتەوە خوا پێ عەتاک ئەفرەتێک ئەناسم ئەی ماوەسە هەموو جارێ لە دوعایە کە دوعامە کرد کچ بووم مناڵ بووم ئەموو خوایە پیاوێکم بێتێ نوێژەکانی لە مزگەوتا بکە خوایە پیاوێکم بێتێ نوێژەکانی لە مزگەوتا بکە ئەی دوای شوم کرد بە مەلایەکی ئەو ڕێک ماڵ ماچۆ ناو مزگەوت والله خوای من داوای ناو مزگەوت لێ نەکردی هەر داوام لێ کردی هەر نوێژەکانی بکە ئەی کەچی سوبحان الله نەک نوێژەکانی بکە هەرەوێ بە جەماعەتیش بیکە هەرەوێ لە مزگەوت ماڵی خۆم هەر لە مزگەوت ئەی نازانم خوا چۆن ئەو لطفەی لەگەڵا کردم ئەی قەت بڕۆم نەکرد ئەو دوعایم گیرا بێ هیچ کەم مناڵ بووم بەڵام نە كات موقع إجابة يكسر خوي جورة دروي خير كاتو أفرمي كابو دعاء سبب نك سبب أقوى الأسباب لهم سبب كان بهستر بو منو كان محمد أمانة سيارة بكر هردوك مان أرم بس سيارة كر أو الله ما أصاب بارم بيو سيارة خو مكر إن شاء الله والله بارم بيو سيارة خو مكر أو دسكا بدعاء كردن پارەی خۆی پێ ئەچێ سیارە ئەکڕێ منش پارەم پێ ئەچم سیارە هەردووکمان پارەمان وەکو یەک بێ دوعایەکی زۆر ئەکا و ئەچێ سیارەکەی ئەکڕ منش ئەچم دوعا ئەکەم دوعا ناکەم وەچم سیارەکەم ئەکڕ لە نەتیجە سیارەکەم خوا بەرەکەت هاوتای سیارەکەی ئەو ئەکا هەردوومان نەتیجە یەکشت بوو بەڵام ئەو لەگەڵ بەرەکەتە دەسی کەوت زۆر ئیسفادەی لێ کرد من بەبێ بەرەکەت ئیسفادەم لێ نەکرد خوای گەورە تازە مناڵی یەکەمی پێ عەتا کردبوون دۆستێکم هەبوو ئەو وەختە کە وەرەقەیەک بە 9000 ئێمە بوو ئەو دۆستەم 84 وەرەقە مەعاشی بوو ئەو زەمانە وەزعی مادی زۆر بەرز بوو دوایی طبعا مناڵیان نەبوو زۆر مانوو بوون لە ئەخیرە تەوانێ مەش 2 ساڵێک مناڵمان تەخیر بوو ئیتر دایمە بیری یەکترمان نەخستەوە من ئینشەڵڵا خوا دەروی خێرمان لێ ئەکاتەوە دوای خوای گەورە مناڵی پێ عەتا کرد بەوان و مناڵشی بە ئێمە عەتا کرد تێرە ما صاب دایمە چۆن خوای گەورە مناڵی پێ عەتا کردن وتم وەڵڵای من لە کەچەلادی ئەوین قەرار نەبوو خێزان مناڵی بێ وەڵا کتۆپڕ مناڵی بوو ئەی خەسەخانەیە دکتۆریی جاخۆ بە 3-4 سەعاتێ بە سیارە ڕۆژ اینجا گەیشتێت دکتۆر بەخوا فریای دکتۆرش نەکەوتی ئەی چۆن وەڵڵای مامانێکی داماوە هەبوو لەو مەنتیقەها و نەجاتمان بوو دی تەسەوور ئەەکەی من دەفتەر و نیوێکم بۆشتۆ بەس لە خەسەخانە لەو کاتێکە لەدایک بوو اینجا عملیات کراوە اینجا دنیای ئەطیبان بان کردو تەلەفۆن وەرە و بڕۆوتی زۆر هیلایکی کردین تا ئەو مناڵ لەدایک بوو وەتی ماڵ دازای منوتەوە وەکو یەکی وتم بۆ وت ئێخوا هەرەیەوە بە من و لێش مەسەنێتەوە نشیاوە تۆ لێشە داسەرێتەوە هەر وەکو یەکی ئەشهەدو بالله ڕازەکەی باشە لەبەرەوە وا تەسەوور مەکە دوعا تەئسیراتی خۆی نەبێ بەخوا جاری وا هەیە ئەوەی کە دوعا ئەیکا پارە نایکە سەروەت و سامان نایکە ئەوەی کە بە دوعا دەستگیر دە من ئەقوى الأسباب خۆ پارەیەکێکە لە سەبەکان تۆ ئیشەکەی پێ جێبەجێ ئەکەی
بەڵام لایەنە معنەویەکە زۆر گەورەیە. ئەگەر ئینسان خوا لطفی لەگەڵاکە لایەنە معنەویەکە بەکاربێنە زۆر شتی دەستگیر ئەبێ. ئەفەرمێ ئەگەر کەسێ وتی وەڵا دوعا هیچ ئیسفادەی نییە، تۆ پێی بڵێ وەڵا ئەگەر بەو قسەی تۆ بێ خواردنەوە هیچ ئیسفادەی نییە. چۆن خواردنەوە سەبەبێکە بۆ تێربوون، بەخوا دوعاش سەبەبێکە بۆ پەیاکردن، بۆ دەستگیربوون، بۆ دەرچوون لە مصیبەتەکە. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کێ هەبوو لە ئەسحاب شارەزاتر بێت لەم دینە؟ کێ هەبوو؟ کەس نییە. عولەما ئەفەرموون کێ لە قورئان زۆر گەیشتووە؟ طبعا لەناو مرۆڤەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر لە قورئان گەیشتووە. بۆ قورئان بۆ سەر دڵی ئەو هاتووە و لە هەمووان شارەزاترە بە مورادی خوا. دوای ئەو ئەسحاب بۆ چونکە لە زمانی ئەوانە هاتە خوارەوە، ئەوان شاهدوا الوحیە، بە چاوی سەر وحیان ئەبینی، لەناو ئەوانە ئەهات، ئەوان جوان تێگەیشتی. بۆیە بەهێزترین کەسێکە لە قورئان گەیشتووە بریتە لە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەعلەمی ئومەت بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەریعەتی خوا بریتە لە ئەسحاب. دەی إمام عمر رضا ورحمة خواه لي طبعا إمام عمر عائشة رضا ورحمة خواه لي دايشي ما درن أفرمي إذا ذكر عمر طاب المجلس، بس باسي إمام عمر كلام مجلس خوش أبي بر أبي لنور. أفرمي كان يستنصر بالدعاء على أعدائه، كدوش منك أبو يان لجنجك أشو بس دعاء أكر إمام دسي برزة كردوا أبارايا وألالايا هم جاري أي فرمو لستم تنصرون بكثرة وإنما تنصرون من السماء. بخوا بزورينين زور بن بلن والله زغلبين بخوا أقل لأسمان بيواندي تان لقل أسمانا بسرعة سركوتن تانم بيواندي كان بأسمانه. أي فرمو والله من خمي أو منية كدعاء كجواب نادرته بخوا هر جوابياته خمي أو مخوا دعاء نخات السر زمانم كجيرابي. طبعا إمام عمر بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي إمام عمر ملهم يعني خوا إلهامي أكا اشتكان أخات ضلي. لو كان نبي بعدي لكان عمر، أجر بيغمبري لدواي من بهاتا يا عمر أبو أوان دم ملهم. طبعا إلهام وحي أويك إنسانك هستي بيئك كبوي ديم إلهام هستي بينك كبوي جوازك بس أوندي كأنما خوا جل جلاله بسبب قل أسباب أتشربين بدلي أم عبدا أم بكى أو بكى أو بلي أو بكى بوي أو كسبيوته ملهم. أم قصي إمام عمر زور قوري يعني كابو الدعاء إلهامه هندجر نايت هندجر وشيكي واجوان دي درقا كان أسمانا كاتو. بوي براسي إلهام لدعايا زور قوري إنسان هند جارد لدعاء كان دواك أخويا بمخرة سد دعايك لا يتوجيرايا لقل دعايك الرام بينا كتو قبولي أكي براسي لما سدي دعايا إنسان أو دسانك برزكاته أو ضليك النبي أكا لبردم خوايا بيوسي بوشيكي واجواني شيك تقديمك جواني كردي. داستانك تامو باسكا ويا موسر باسكا على مليكك كومال أمراي ترو مليكي تر دعوتك عبدك شيبة عبدك شاعرك زور جوانا شاعري جوان على مليكك نان أخوات اشتيك بسميليو أو استيتو على عبدك الشعرك على قربان برازك سبي لناو دارستانێکی سوتاوی ڕەشە لەوە ئەچێ پێویستی بەڕاوکردن بێ ئەڵێ تێئەگا ئەڵێ سمێڵی باش بۆ یاخ کرد بۆ ڕەش بزانی مەسەلەکە چیە دارە سوتاوەکان چین ئەڵێ ئەوای کرد ئەو شتەی کە بە سمێڵی بۆ خستی خوارەوە ئەڵێ هەموو ئەمیر و مەلیکەکان زۆر سەریان سوڕبوو لەم کەلیمە جوانەی کە بەکارێن. ئەڵێ یەکێک لەو مەلیکانە زۆر زیرەک بوو شەعرەکەی لەبەر کرد ڕۆشتەوە بە خادیمەکەی وەدوتی خەڵک میوان ئەهێنم و ئەوانە ئەو شعرە بڵێ منیش شتێک بە سمێڵەوە ئەهێڵم. ئەڵێ کاتێک کە ڕۆژ بۆ سەر ئەو دەستی شۆرد و ئەمانە ئەڵێ بیری خسەوتی بیری نەچێ هەر شتێ دایانم بێڵێ
خەمە نەبێ هەڵە وڵات چوو کاکەیان نانیان نەخوا شتێکی بەسمیڵی وێشتەوە کابرا لە بیری چووە هەرچی کردی کابرا عەبد ئەی کێشا بەڕانی خۆی هیچ فایدەم لە ئەخیرەتی قوربان ئەوەی لای ئەو دەسەکە بەسپێڵتەوەیە باشە کەلیوە جوانە بەکارهێنا ئەڵێ بە شەربەزاریەکەوە دەسێکی کێرا ساز چی بکات تازە توش کەلیمەی جوان زۆر تەئسیری هەیە لە دڵە من زۆر کات وتار ئەدەم یعنی ئاەتی قورئان خوێنمەوە قەت گەنجە ناتوە بڵێ ماوەسە توخوا بە ئەو ئاەتە بنووس قەت بەس سوبحان الله شعرێکی کوردی ئەخوێنمەوە چەندین گەنج دواییان توخوا ماوەسە بە ئەو شعرە بنووسین ئەوە چی بوو چونکە هەموو زمانێک سەلیقەیەکی ئەدەبیاتی خۆی هەیە خوێندوێتی نەخوێندوێت ڕێزمانی خوێندوێت نەخوێندوێت بەلاغی کوردی خوێندوێت نەخوێن خۆی شتێک تی ئەگا چۆن عەرەب کە قورئان بەسەریان ئەخوێنایەوە وشکە بوون ئەبوو جەهل بە ئەبوو جەهلی خۆی بە دزیەوە چوو گوێ لە قورئان ئەگرت چێژی لێوەرەگرت ئەم چێژە هەیە وەی ئینسان سیرەکەی طەبیعی جاری وهەیە شعرێک ئەڵێ دەگەنج ئەپارڕێتەوە بۆی شعرەکەی بۆ دووبارەکەیتەوە بینویسی بۆچی چوە چێژی لێوەرەگرت تامی لێ ئەکا شتێکی معنەوی هەیە لەگەڵیان بەخوا دوعاش ئاو هەیە واللهی دوعا پێویستی بۆ چێژە هەیە کەلیماتێکە هەڵبژار دەبێ ئەمەندە جوان بێ ئەمەندە بەرز بێ قبول کرێ ئەن ئینسان بیرەکاتەوە جاری وهەیە کەلیمەیەک خوا بۆی ئەهێنێت ئەوێ دوعا بکات داوای ڕزقکە ئەڵێ خوایە گیان ڕزقێکم بیتێ بەشی خۆم و ماڵ و مناڵم بکە بەسە بۆ ئینسان ئایا بەس ئەوەندە کیفایەتە یا ئەوە دوعایەکی بچووکە کەسێک تر داواکە ئەڵێ خوایە ڕزقێکم بیتێ بە ئەندازی ئاسمانەکان و زەوی ئەوەی لە بینیانە پێم عەتاکە هێشتا بەسە داوا ئەکا چەند کەلیماتەکانی جوانتر بێ ئەوەندە مەئنووستر ئەبێ و گیراتر ئەبێ بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە هەڵبژاردننی وشەی جوانە بۆیە داواکەین خوا بمان خاتە سەر ئەم وشە جوانانە بۆیە ئەفەرمێ ئیمامی عومەر ئەفەرمێ بەخوا ناترسم خوا جواب بدە ئیلا جوامەیاتەوە بەس لەوە ئەترسم ئیلهامی دوعام بۆ نەیە بەخوا کە ئیلهامی دوعا هات جوابی لەگەڵە کەی دوعا ئیلهامی لەگەڵا هات جوابی لەگەڵە بۆیە بەڕێزەکانم ئێمە پێویستمان بەوەیە کە لە دوعاکانمانە ئیلهام وقال ربكم ادعوني أستجب لكم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعا كل من زور نزيكم هر أولا داوايك الجواب أدم أو كسي داوانك أخوالي تورا ديان دليل تر بويا رضامندی خوا لە دوعای جوانایە ئینسان داوا بکات خوای جان ئیجابە هەر هەیە مەڵێ خوای دوعاکەم قبول کەی دوعاکەم گیرا بکەی گیرای کردووە بڵێ خوای جان ئیلهامم کە بۆ دوعایەکە لای تۆی گیرا بێ و قبول فەرمایشتێکی ئیمامی ئەحمەد لە کتابی زوهدا ئیگێڕێتەوە فەرمایشتێکی زۆر عەظیمە ئەفەرمێ خوا ئەفەرمێ ئەنا الله من خوام لا إله إلا أنا هیچ پەروەردگارە و پەرستراوێک نییە إلا من نەبێ إذا رضيت باركت لە هەر کەس ڕازی بووم بەرەکەت بەسەری ئەبارێنم لە هەر شتێ ڕازی بووم بەرەکەت بەسەری ئەبارێنم کەس بێ شت بێ کار بێ جاری وایە داوایەکی کەمەکەی خوا بەرەکەتی زۆر بەسەردا ئەبارێن جاری واشەیە ئیشێکی زۆر ئەکەی هیچ ئیسفادەی نییە ئاوە خوێڕێزان لەکوێیە لای ئەو دەربەنی خان و ئەو ناوە ئەم ئاوە زلە بەو ناوە ئەڕوا پێشوەی بگەیتە دەربەنی خان دارێکی نەڕوان و قەرمەی ئەڕوا کان ئیکی بچووکی ئەو هەورامانە بینەوە هەموو دارێ ئەڕوێن ئەم خوڕەخڕ بەو ناوە ئەڕوا هەمووی لەمە باشە ئەم چەو لەمە هەمووی لێوەیە نایە لێنەوە ئاوە خوێڕێت هیچی تیا بەسەر نییە باشە بڕواکە جاریوە ئیشی زۆرەکەی بەرەکەت نییە چووکە ڕێزای خۆی لەسەر مانو ئەوی جاریوان ئیشێکی کەم کەمەکەی ئەو چ بەرەکەتێکی گەورە خوای گەورە ئەی خاتە لای چۆن لە ژیانە بەرەکەت هەیە لە کاروباری داعوەشە هەیە و لە دوعاشە هەیە ئەفەرمێ ئەی بەرەکەتی خوا چەندێک ئەتوانین ڕێژەکەی دیاریکەین السلام عليكم يك سلام ورحمة الله رحمة مفردة وبركاته بركات جمعة
هەموو سەلامێکمانە لە یەکتری داوای بەرەکات بۆ یەکترەکەن خۆیان بەرەکات نەک بەرەکات بەسەر ئەم کەسە ببارێن لە هەموو لایەکەوە باشە بەرەکەتی خوا سنووری هەیە دەریایەکە قەراخی هەبێ لەم فەرمایشتا ئەفەرمێ وەلەیسە لیبەرەکەتی منتەها ئەم سەرۆسەی دیار نییە بەرەکەتی خوا ئەوەنە گەورە و زۆرە أي وإذا غضبت أجدت رب أفرمي لعنت لعنتك دوري للرحم دور بل الرحم ولعنتي تبلغ السابع من الولد أفرمي لعنتي من غضبت ريم تنها أون يخود بقريته أتشيت أخواره تا حو بشت احتمال هي تأثيري أو النسلمي بويا جاري وهي أبينينا صلاحيك لمنالطة هي دڵنیا بە خەلەلێک هەیە خەلەل ئەبێ ئەو خەلە چارەسەر هەندێک جاریش سەلاحێک وەساعد کەریم مدەڕیزە فەرمێ شێخی ئالوسی فەرموویەتی تا حەو پشت ممکنە سەلاحی ئینسان بڕۆ تۆ چاکەکار بە تا حەو پشتە بڕۆ ئەفەرمە لە شێخانی بیارەم بیستووە فەرموویانە تا 13 پشتە ڕۆ زیاتر لە حەوتیش باشە ئینسان لە مەسەلەی سەلاح و چاکەکاریە کە ئەوەندە ئەڕواتە خوارەوە ئەی لە خراپەکاریە ناڕوە العرق دەساس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن صفاتە مادیەکان ئەچنە خوارە و صفاتە معنەویەکان ئەچنە خوارە بۆی کەسێ خۆی باش کرد وا نەزانە خۆی باش ئومەتێکی باش کرد ئومەتێک چونکە ئەچێتە خوار لە وەچەکانی ڕەنگ ئەداتەوە باشی ئەم کە خراپەی کردوان نەزانێ خۆیەتی ئومەتێکی تێکدا بەسەریەکە چونکە ئەچێتە خوارەوە بۆ وەچەکان ممکنە لە وەچەکانە کەسێکیان هەبێ بە مجاهدەیەکی گەورە بێتەوە سەرەوە خوا لطفی لەگەڵا کات و بسەرکەوێ بەڵام ئەو صفەتە خراپە چێتە خوار وێ بە ئینسان زۆر ئاگای لێ گەنج لەوە ئەچێ هەتا گەنجە تەکلیفی ئەمەی زۆر لەسەر شان نەبێ بەخوا کەبوو بە باوک کچ بە هەمان شێواز کەبوو بە دایک ئەرکی مناڵەکان و پەروەردەی مناڵەکان لە ئەخلاقی خۆیان ڕەنگەدات وێ جوهد کە بۆ بەرزکردنی ئەخلاقی خۆی عقل نقل فطرەتی ئینسانەکان تەجروبەی هەموو ئومەتەکان بە هەموو جۆرەکانیانەوە بە هەموو میلەتەکانەوە هەموو لەسەر ئەمەیە کە ئینسان ئەتوانێت نزیک بێتەوە لە خۆ ئەتوانێت ڕەزامەندی خوا بەدەست بێنێ ئەتوانێت ئەحسان بەدەست بێنێ بە ئیختیاری خۆی دەی پێویستی بە ئەسبابەکە لە خوا نزیک بێتەوە باشترین سەویش بێتێ لە دوعا والله ئەو کەسەی کە ئیحسانی لەگەڵ خەڵکا هەبێت و دڵی لەگەڵ خۆیان بێت هەموو دوعاکانی گیران کۆتا قسم لە خزمەتانە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەی فەرمێ ئەمەیە کە ئینسان دڵی تەزەڕعکە لە بەردەم خوا کردەوەکانی جوان کە لەگەڵ مەخلوقاتی خۆ پرسیاریان کرد لە غەزالی وتیان فەلسەفەی دین کامەیە فەرمووی دووش جارێک کۆڕێکم هەبوو لە زانکۆی خۆمان لەگەڵ کۆلێژێکی کۆریە پێکەوە گرەبەس بوو زۆر پرسیاری ئەویان لێ کردم کە چۆن بچین بۆ بەهەشت یعنی ڕێگای بەهەشت چۆن کۆریەکان ئەم پرسیاریان زۆرە کرد مش جوابەکەم قسەی غەزالی بوو کە ئەفەرمێ فەلسەفەی دین دووشت چۆن لەگەڵ خوایە پەیوەندێکی ئینکیسار و تەواضوعت ئەبێ چۆن جوان لەگەڵ مەخلوقات نەک ئینسان لەگەڵ مەخلوقاتی خۆیان چۆن ئەزۆ هەموو دین ئەمەندێ لەگەڵ خۆیان باش بە لەگەڵ مەخلوقاتی خۆیان باش بە تاو دووشێ باش لەگەڵ ئەوە پەیوەندیت باش لەگەڵ مەخلوقاتی خۆیان پەیوەندیت باش بۆیە یەکێک لە سەبەب بەقووەتەکان بۆی پەیوەندی لەگەڵ خۆیان باش و پەیوەندی لەگەڵ عەبدەکانی خوا باش بریتێ لە دوعای زۆر ئەم بابەتە زیاتر هەڵەگرێ بەتایبەتی باسی قەضا و قەدەرەکەی لە دەرسی داهاتووە ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت درێژتر یەتە سەر ئەم باسە و ئێمەش بە تەفسیلتر ئەچینە خزمەتی چونکە پێویستمان بەوەیە عیلمی خوا و ئیرادەی خوا و قەدەری خوا و هەموویان جیاکەینەوە لە یەکتر لە دەرسەکانی ترا بە تەفسیل ئەچینەوە سەر داوا ئەکەین ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە ئەڵێن یا حەیو یا قەیوم ئەی خوایە داوا لێ ئەکەین
بەهانای ئەم عەبدە گوناهبارانەوە وەرە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئەم میوانە بەڕێزانەی لەم دەرسا بەشداریان کردووە، بەخوا هەرچ کەسیان بێتە ماڵەکەی ئەم عەبدە گوناهبارەت بەخوا زۆر ڕێزی لێ ئەگرێ. خوایە سفرەی بۆ ئەڕازێنێتەوە یا ئیلاهی. خوای گیان دەی هەر هەمومان لەم ڕۆژە مبارەکە لەم کاتە مبارەکە هاتووێتە بەردەم دیوانی تۆ لە بەردەم سفرەی تۆ یا دەستمان بەرز کردوێتەوە. تۆ ئەکرەم الئەکرەمینی یا ئیلاهی بەهانەمانە وەرە لە گوناهەکانمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی. خوای گیان ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت عاقبەتمان خێر کرد، لە گوناهەکانمان ببورە، دامان مەزرێنە لەسەر خێر یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە، ئاسایش بۆ دڵمان بنێرە، ئاسایش بۆ ماڵمان بنێرە، ئاسایش بۆ شارمان بنێرە، ئاسایش بۆ وڵات و نیشتیمانمان بنێرە یا ڕەبی. خوایە ئاسایش بەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببارێنە. خوایە دەستی یەهود و نەسارا لەم ئومەتەی ئێمە ببڕە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە میهرەبانی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە، دڵەکانمان یەکخە، ماڵمان یەکخە، یەک وشەمان کە ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین. خوایە لە کەید و فێڵی یەهود و نەسارا بمان پارێزە یا رب العالمین. خوایە گیان داوا لێ ئەکەین دوژمنانی ئەم دینە سەر شۆڕکە یا رب العالمین. خوایە داوا لێ ئەکەین هەر کەسمان گرفتێکی ئێوەمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەو کەسەی گوێمان لێ ئەگرێ، ئەو کەسەی ئەمان بینێ، پەروەردگارە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە، هەرچی ئەیانێ پێیان عەتاکە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە دەوڵەمەندی تۆ جوان ئەناسین، ڕەحمەتی تۆ جوان ئەناسین، بەزەی تۆمان باش ناسیوە. دەی ڕەبی خوای گیان ئەم دڵە زەلیلانەی کە بەدەستێکی زەلیلەوە بۆ تۆ بەرز ئەکرێنەوە، ئەم وشە زەلیلانەی کە بەرزیان ئەکەینەوە بۆ دەوڵەمەندی تۆ، لێمان وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین، لێمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار هاتوێنتە بەردەم دیوانی تۆ، داوای عەفوت لێ ئەکەین، داوای بەزەیت لێ ئەکەین، داوای ڕەزامەندیت لێ ئەکەین، داوای بەرەکەتت لێ ئەکەین، داوای حیفزت لێ ئەکەین، داوای ڕزقی حەڵاڵت لێ ئەکەین، داوای سەحەت و لەش ساغیت لێ ئەکەین یا ڕەبی. خوای گیان داوای ئارامی و ئاسایشت لێ ئەکەین. خوای گیان ئێمە ئەم دەرسانەمان هەر باسی دوعایە، وا دوعاکان بۆ تۆ بەرزەکەینەوە. بەخوا ئەزانین فەرمایشتەکانی پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم هەمووی ڕاست و حەق و تۆ جوابمان ئەدەیتەوە. دەیا ئیلاهی ئێمەی گوناهبار ڕەد مەکەرەوە و قبوڵمان کە، خۆمان و دوعامان وەرگرە، خۆمان و عەمەلی کورچ و کاڵمان وەرگرە. تو گەورەی خۆت خوایە ئیحسانێکە ئیکەین لێمان قبوڵ کە، بەزەی بەسەرمانە ببارێنە. خوای گیان قبوڵمان کە یا ڕەبی. خوای گیان لەم عەبدە گوناهبارانە ببورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە. خوای گیان لە گوناهی دراوسەکانمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت. خوای گیان هەر کەس چاکە و پیاوەتێکی لەگەڵا کردین لە گوناهی ببورە، هەر کەس بینەرمانە خوای گیان لە گوناهی ببورە، هەر کەس بیسەرمانە خوای لە گوناهی ببورە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت، بە مەرحەمەتی خۆت ئیلاهی. بەخوا تۆ حەی و قەیومی. خوای گیان بە وشەی حەی داوات لێ ئەکەین، بەم ناوە بەرزەت داوات لێ ئەکەین، دڵمان زیندوو کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، دڵمان پەیوەستی خۆت کە یا رب العالمین، لە خۆتمان نزیک کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خويا أبو خاتينا وجوانا كانت صلاوي أما جسي أما بقينا خزمة بيغمبري خواه صلى الله عليه وسلم تاك نوما لخزمة يا بينا يا أكرم الأكرمين. خويا قول لقناه يوم لا يكون بوري خويا لمن قبولك وموفق يا رب.